لە ئێستادا یەکێک لە هونەرمەندە کوردەکان خۆی ئامادەکات بۆ مۆندیالی قەتەر. هونەرمەند ئاراس فاتح کە ناسراوە بە ئاراسی خەپەگیان لە ئێستادا کارێکی تایبەتی ئامادە کردووە بۆ مۆندیالی قەتەر و بەشێکیش لە کارە نوێیەکەی تەواو بوو لە ماوەی ئایندەدا یاخود لە ماوەیەکی نزیکدا بڵاو دەبێتەوە. هونەرمەند ئاراس فاتح ناسراو بە ئاراسی خەپەگیان ڕایگەیاند کە کارێکی بۆ مۆندیالی قەتەر ئامادە کردو و لە ئێستادا کارەکە لە قۆناغی کۆتاییدایە و بڕیارە بە زووترین کات کاری کلیپی بۆ بکات و بڵاوی بکاتەوە هاوکات زیاتر لە 10 زمانی جیهانی لە بەرهەمەکەدا بەکار هاتووە. بەم جۆرەش ئاراس دەبێتە یەکەم هونەرمەندی کورد بەرهەمی بۆ مۆندیال تۆمار کردبێ. هاوڕێیان بەم زوانە بەرهەمە چنێ منتان گوێ لێ دەبی هیوادارم بە دڵتان بێ بەو زوانەتان بینمەوە. What are you doing? Good. I'm about to scream into this microphone. Which for song? Aras.